کە پێویستە قوتابی ڕەچاوی بکات، پێویستە قوتابی زۆر متمانەی بخۆی بێت بەداخەوە. ئەنجا ئەو بێمتمانەیە یان لە خێزانەوە هات بێت یان لە هەڵسوکەوتی هەندێک مامۆستا بەداخەوە کە ڕێگە ئێمە شەندێکجار لە زانکۆ هەڵسوکەوتمان تەواو نەبێت ئەوەندەی قوتابی بڕوخێنین ئەوەندە دروستی نەکەین. قوتابی جۆرێک لە بێقەناعەتی لە بێمتمانەی بەخۆی هەیە. من ناتوانم ئەو نمرە بێت، من هەمیشە دوا دەکەم، وەکو بڵێ چاویلکەیەکی ڕەشی دەبەرە. نە، پێویستە لەو قۆناغا چاویلکەی ڕەش وەدانێت. بیری سبی نەرێنی بەرامبەر خۆی دابڕێت، پۆشاکی متمانە لەبەرکە. پسپۆران دەڵێن قوتابی ئەگەر قۆناغی شەشی تەواو کرد کەواتە ئامادەیە کەوا زانستە کۆتاییەکان بخوێنێت. لەوە دەرچوو کە کەسێکی پاشکەوتوو بێ لە خوێندن، لەوە دەرچوو کەوا هیچ فێر نەبێت. ئەگەر هیچ فێر نەبووایە قۆناغی دوازدەی ئامادەی تەواو نەدەکرد. کەواتە پێویستە قوتابی قۆناغی یەکەم بە ئەو پەڕی متمانەوە هەنگاو دێتە ناو زانکۆ بە پشتیوانی خوای گەورە.